حکوومەتی ئەم هەرێمە ئاماژە بەوە دەکات کە لە ئێستادا نزیکەی 2000 میگاوات کارەبا بەرهەم دێنێت. ئیتر دەبێت ڕاز و نهێنی ئەوە لە چیدا بێت کە 165 ساڵ بەسەر لەدایکبوونی تۆماس ئەدیسۆنی داهێنەری تەزووی کارەبادا تێدەپەڕێت کە چێشتا هەرێمێکی دەوڵەمەند بە وزە و سامانی سروشی لەسەر زەویدا هەیە ناتوانێت بۆ ماوەی 24 کاتژمێر کارەبا بداتە تاکەکانی خۆی. کارەبا بچووکترین یەکەی ناو گەردیلەیەکە کە پێی دەوترێت ئەلکترۆن و بەشێکە لە ناوک یان ئەتۆمەکان. ئەمە ڕەنگە شیاوترین پێناسەی زانستیانە بێت بۆ ئەو تەزووی کە پێی دەوترێت کارەبا یان ئەلەتریک کە ئێمە لە ماڵەکانماندا ئامێرەکانمانی پێ بەکار دەخەین و ژوورەکانمانی پێ ڕووناک دەکەینەوە. یەکەی پێوانەی بەرزی ئەم تەزووە پێی دەوترێت مێگاوات کە هەر مێگاواتێک 1000 کیلۆواتە و هەر کیلۆواتێکیش 1000 واتە. هەرێمی کوردستان لە ئێستادا نزیکەی 2000 مێگاوات لەم تەزووە بەرهەم دەهێنێت کە دەستگاکانی حکوومەت و هاوڵاتیانی ئەم هەرێمە سەرجەمی ئەم بڕە کارەبایە تەنها لە ماوەی 90 کاتژمێری ڕۆژێکدا سەرف دەکەن. لە ساڵی 2010دا بڕی کارەبای هەرێمی کوردستان 249 مێگاوات بووە و بە تێکڕاش لەو ساڵەدا ڕۆژانە تەنها 7 سەعات و 20 دقیقە کارەبا هەبووە. بەڵام ساڵی 2009 بڕی کارەبای هەرێمی کوردستان 715 مێگاوات بووە و بە تێکڕا سەعاتەکانی پێدانی کارەبا 14 سەعات و نیو بووە. واتە بڕی بەرهەمی کارەبا لە چاو ساڵی پێشتر 3 ئەوەندە زیادی کردووە کەچی پێدانی کارەبا 2 هێندە زیاد دەبێت. لە ساڵی 2010دا 1012 مێگاوات کارەبا بەرهەم هاتووە کەچی تێکڕای سەعاتەکانی پێدانی کارەبا لەو ساڵەدا نزیکەی 15 سەعات بووە. ئەمە لە کاتێکدا کە لە چاو ساڵی پێشوو بەرهەمێنانی کارەبا 297 مێگاوات زیاد دەکات کەچی بە بەراورد بە ساڵی پێشتری تەنها نیو کاتژمێر کارەبا بۆ سەر سەعاتەکانی پێدانی کارەبا لەو ساڵەدا زیاد بووە. بە هەمان شێوە لە ساڵی 2011دا بڕی کارەبای بەرەماتوو دەبێتە 1205 مێگاوات واتە 193 مێگاوات کارەبا لە چاو ساڵی پێشتردا زیاد دەکات. بەڵام تێکڕای سەعاتەکانی پێدانی کارەبا بە هاوڵاتیان لەو ساڵەدا تەنها 20 سەعات بووە. واتە بە بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 5 کاتژمێر کارەبا بۆ سەر سەعاتەکانی پێدانی کارەبا زیادی کردووە. هەموو ئەمانەش لە کاتێکدان کە 165 ساڵ بەسەر لەدایکبوونی تۆماس ئەدیسۆنی داهێنەری تەزووی کارەبادا تێدەپەڕێت. خشتەی تێکڕای سەعاتەکانی پێدانی کارەبا لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا. وەزارەتی کارەبا لە ساڵی 2010دا توانیوێتی بە 249 مێگاوات کارەبا بە تێکڕا لە هەر ڕۆژێکدا 7 سەعات و 20 دقیقە کارەبا بداتە هاوڵاتیان. لە ساڵی 2009دا ئەو وەزارەتە بە 715 مێگاوات کارەبا واتە 3 هێندەی ساڵی ڕابردوو توانیوێتی 2 هێندەی پێشتر کارەبا دابین بکات کە دەکاتە 14 سەعات و نیو. لە ساڵی 2010دا بە بڕی 1012 مێگاوات کارەبا تەنها 15 کاتژمێر کارەبا بە تێکڕا دراوە بە هاوڵاتیان. واتە لە ساڵی 2009 بۆ 2010 بڕی 297 مێگاوات کارەبا زیاد دەکات کەچی تەنها نیو سەعات بۆ سەر سەعاتەکانی پێدانی کارەبا لەو ساڵەدا زیاد دەبێت. لە ساڵی 2011دا 193 مێگاوات بە بەراورد بە ساڵی ڕابردوو کارەبا زیاد دەبێت واتە لەو ساڵەدا بە بڕی 1205 مێگاوات کارەبا
اینجا دەتوانرێت تێکڕای سەعاتەکانی پێدانی کارەبا بکرێتە 20 سەعات لە ڕۆژێکدا. وەکو پێویست هاوڵاتی کوردستان کارەبا بەکار نایەنێت، ینی زیاد لە پێویستی خۆی بەکاری هێنێ، ینی دەست بە بەکارهێنانی کارەباوە ناگرێت، بەواتایشی تر کارەبا بە فیڕۆ ئەدات. تەمان هۆکاری سەرێکیش بەڕاستی ئەگەڕێتەوە، یەک بۆ هەرزانی نرخی کارەبا، دوو بەداخەوە تا ڕادەیەک بۆ وشیاری هاوڵاتی ئەم هەرێمە. نرخی کارەبا زۆر زۆر گرنگە، ینی دانانی نرخێکی گونجاو، یەک دوو کۆکردنەوەی ئەو پارەی کە لە بەکارهێنانی کارەبا دەزەکەوێت لەلایەن وەزارەتی کارەباوە، بێگومان ئەوەش خاڵێکی زۆر گرنگە، چونکە تۆ ئەگەر نرخی کارەباش زیاد بکەی، میکانیزمی کۆکردنەوەی پارە وەکو پێویست نەبێت، مانایەوە هیچم نەکردووە. زیادکردنی نرخی کارەبا، کۆکردنەوەی پارە بە شێوەیەکی ڕێکوپێک من لەو بڕوایەدام دەبێتە هۆی دابەزینی داخوازی و دابەزینی بڕی ئەو کارەبایی کە هاوڵاتی هەرێمی کوردستان بەکارهێنێت. بەپێی تازەترین داتەکانی وەزارەتی کارەبا لە ئێستادا لە هەرێمی کوردستان نزیکەی 2000 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرێت و بەشی هێندەی خەڵکی هەرێمەکەش دەکات کە لە هەر ڕۆژێکدا تەنها 20 کاتژمێر کارەبای هەبێت. بەپێی وتەی بەرپرسانی وەزارەتی کارەباش بۆ پڕکردنەوەی خواستی ئێستای خەڵک کە لە هەر ڕۆژێکدا بە شێوەی 24 کاتژمێر کارەبای هەبێت، بەلانی کەمەوە پێویستە 500 مێگاواتی تر کارەبا بەرهەم بهێنرێت. هەموو ئەمانەش لە کاتێکدان کە خواستی تاشی کوردی لەسەر بەکارهێنانی کارەبا لە خواستی زۆرینەی هاوڵاتیانی وڵاتانی جیهان زیاترە. بەپێی ئەم خشتەیەی خوارەوە بڕی بەرکەوتەی کارەبا بۆ هەر تاچێک لە هەرێمی کوردستان و هەر بەشداربوێشی کارەبا بەم جۆرەیە. بڕی کارەبای هەرێمی کوردستان لە ئێستادا نزیکەی 2000 مێگاواتە. دانیشتوانی هەرێمی کوردستان 4,910,742 کەسە و دابش دەبن بەسەر 900,000 بەشداربووی کارەبا. بە تێکڕا هەر بەشداربوویشی کارەبا بۆ هەر مانگێک 2400 کیلۆوات کاتژمێر کارەبای بەردەکەوێت. بە تێکڕا هەر بەشداربوویەک بۆ ئەو بڕە لە کارەبا دەبێت لە مانگێکدا 95,250 دینار بدات. لە ئێستاشدا هەر تاچێک بە تێکڕاو بە بەردەوامی 600 وات کارەبای بەردەکەوێت. بە بەراورد بە زۆربەی وڵاتانی جیهان تاشی کوردی زۆرترین بڕی کارەبا بەکاردەبات. بەپێی لێکۆڵینەوەیەکی CIA دەستگای هەواڵگری ئەمریکا کە سایتی ویکیپیدیا بڵاوی کردوتەوە و تێیدا لێکۆڵینەوە کراوە لەسەر بەرهەمهێنانی وزەی کارەبای وڵاتانی جیهان و چۆنیەتی دابەشبوونی کارەبای هەر وڵاتێک بەسەر ژماری دانیشتوانەکەیدا. بەپێی ئەو راپۆرتە دانیشتوانی سەرگۆی زەوی 7 ملیار کەسە و سەرجەمی کارەبای سەرگۆی زەوی دابەشی دانیشتوانەکەی کراوە و هەر تاچێک بڕی 297 وات کارەبای بەرکەوتووە. بە سەرنجدان لەو راپۆرتە دەردەکەوێت کە بە بەراورد بە تاکی زۆربەی وڵاتانی جیهان تاشی کوردی زۆرترین بڕی کارەبا سەرف دەکات. بۆ نمونە بەپێی ئەو راپۆرتەی کە دەستگای هەواڵگری ئەمریکا ئامادەی کردووە، هەر تاشێک لە وڵاتی تورکیا بڕی 249 وات کارەبای بەردەکەوێت و لە ئێران بڕی 313 وات کارەبای بەردەکەوێت و لە سووریا 204 وات و لە میسر 154 وات و لە کازاخستان 524 وات و لە چین 289 وات و بەرازیل 349 وات و هەنگاریا 488 وات و پۆڵەندا 395 وات و لوبنان 264 وات. بەڵام بە بەراورد بە سەرجەمی ئەم وڵاتانە بەپێی وتەی بەرپرسانی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان هەر تاکێکی کورد لە هەرێمی کوردستاندا نزیکەی 600 وات کارەبای بەردەکەوێت و لە ئێستادا سەرجەمی ئەم بڕەش تەنها لە نزیکەی 90 کاتژمێری ڕۆژێکدا سەرف دەکات. هەر بەپێی وتەی بەرپرسانی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێم ئەگەر بێت و ئەم بڕە کارەبایە بە شێوەی ستانداردی جیهانی بەکار بهێنرێت، بە بەراورد بە جوگرافیا و ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان نزیکەی 400 مێگاوات کارەبا زیادەیە. کەواتە ئایا خەڵکی هەرێمەکە نازانن کارەبا بە باشی بەکار بهێنن یان حکوومەتی ئەم دوورگەیە هێشتا شارەزا نەبووە لە ڕێکخستن و شێوازی دابەشکردنی کارەبادا؟
ئێمە لە کوردستانە بەڕاستی تا ئێستا گەنجی یەکجار زۆرمان داوە بەلایانی دابینکردنی کارەبا واتە زیادکردنی بڕی بەرهەمهێنان فراوانکردنی تۆڕەکانی کارەبا باشترکردنی گەیاندنی کارەبا لە وێزگەکانی بەرهەمهێنانەوە بۆ هاوڵاتیان بەڵام کەمتر گرنگی دراوە یاخود کار کراوە لەسەر ئیدارەکردنی داخوازی کارەبا واتە بڕی ئەو کارەبایی کە هاوڵاتیان بەکاری هێنن بە چ شێوێ بەکاری هێن ئایا زیادی ڕێوی تیا ئەکرێت زۆر بەکاری هێنرێت وەکو پێویست کەڵکی لێوەرناگیرێت لەلایەکی ترەوە بڕی ئەو کارەباون بۆی کە لە تۆڕەکانە هەیە ئایا لە ڕادی پێویستە یاخود زیاد لە ڕادی خۆی کارەبا لە تۆڕەکانی گواستەوە دابشکردن بە فیڕۆ ئەچێت واتە ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ماوەی 6 ساڵی ڕابردووە گرنگێکی زۆر دراوە بە زیادکردنی بڕی کارەباوە کوتم بەڵام وەکو پێویست کار نەکراوە لەسەر ڕێخستنی داخوازی کارەبا بۆ ئەوەی هاوڵاتیان کەمتر کارەبا بەکاربێن یاخود زیاد لە پێویستی خۆیان کارەبا بەکاربهێن. بەربڵاوی و سربەستی لە بەکارهێنانی کارەبا لە هەرێمی کوردستاندا سەرجەم ستانداردە نێودەوڵەتەکانی تێپەڕاندووە و بەشی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ کات گوێ نادەن بە کوژانەوەی گڵۆپ یان ئامێری زیادەی ناو ماڵ و شوێنەکانیان. ئەمەش لە کاتێکدایە کە وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان نزیکەی 900,000 بەشداربووی کارەبای هەیە و بە زمانی گشتی خەڵک هەر بەشداربوویەک نزیکەی 50 ئەمپێر کارەبا سەرف دەکات. ئەگەر هەر یەکێک لەم بەشداربووانە تەنها گڵۆپێکی 100 واتی لە ماڵ و شوێنەکەیدا بکوژێنێتەوە ئەوە لە هەر لەحزەیەکدا نزیکەی 90 مێگاوات کارەبا دەگەڕێتەوە بۆ دەستگاکانی هەڵگرتنی کارەبا. بەپێی وتەی شارەزایانیش بەم بڕە کارەبا گەڕاوەیە دەتوانرێت بڕی 1 سەعات بۆ سەر سەعاتەکانی پێدانی کارەبا زیاد بکرێت یان بە دەربڕینێکی تر دەتوانرێت بەو 90 مێگاواتە لە کارەبای گەڕاوە کارەبای بەردەوامی قەزایەک یان شارۆچکەیەک دابین بکرێت. نرخی بەرهەمهێنانی 90 مێگاوات کارەبا لەسەر وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 278,400 دۆلارە. واتە وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی وزە بۆ داگیرساندنی یەک گڵۆپی 100 واتی دابین بکات لە شەو ڕۆژێکدا دەبێت 278,400 دۆلار خەرج بکات. خۆ ئەگەر بێت و هەر بەشداربوویشی کارەبا لە جێی پەنجەیەک دوو پەنجەدا بگرێت و لە ماڵەکەی خۆیدا دوو گڵۆپی 100 واتی بکوژێنێتەوە ئەوە بڕی 180 مێگاوات کارەبا دەگەڕێتەوە بۆ حکوومەت کە نرخی بەرهەمێنانەکەی لەسەر حکوومەت دەکاتە 556,800 دۆلار. دەرئەنجامی کوژانەوەی گڵۆپێک یان ئامێرێکی 100 واتی لەلایەن هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستانەوە. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان 900,000 بەشداربووی هەیە. بە کوژانەوەی هەر گڵۆبیان ئامێرێکی 100 واتی 90 مێگاوات کارەبا دەگەڕێتەوە. بەم بڕە کارەبایە دەتوانرێت کارەبای قەزایەک یان شارۆچکەیەک دابین بکرێت. هەر بەم بڕە کارەبا گەڕاوەیە دەتوانرێت نزیکەی کاتژمێرێک بۆ سەر سەعاتەکانی پێدانی کارەبا زیاد بکرێت. نرخی بەرهەمێنانی 90 مێگاوات کارەبا لەسەر حکوومەتی هەرێم نزیکەی 278,400 دۆلارە. یەکێک لە کێشە هەرە بنەڕەتیەکانی کارەبا لە هەرێمی کوردستاندا ئەوەیە کە بڕێکی زۆر لە کارەبای بەرهەماتوو بۆ گەرمکردنەوە دەڕوات. وەک ئەوەی ئەزمونیش کراوە هەر بەو بڕە کارەبایی کە لە ئێستادا لە کوردستاندا هەیە لە وەرزی هامیدا کێشەی کارەبا کەمترە تا لە وەرزی زستان. بۆ نمونە لە وڵاتی ئێراندا بۆ ئەوەی کارەبا بۆ بوارەکانی گەرمی بەکار نەهێنرێت دەوڵەت لە ڕێی بۆریەوە گازی سروشتی گەیاندۆتە ماڵەکان. بەڵام شارەزایان ئاماژە بۆ دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان مافی ئەوەی نییە ڕێ لە هاوڵاتیانی هەرێمەکەی بگرێت کە کارەبا بۆ خۆگەرمکردنەوە بەکار نەهێنێت.
چونکە نەیتوانیوە لە وەرزە ساردەکاندا بڕی پێویستی سوتەمەنی بۆ هاوڵاتیان دابین بکات. پەرلەمانتارێکیش لە لیژنەی وزە و سەرچاوە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان پرۆژێکی ئامادە کردو و تێیدا ئاماژە بەوە دەکات کە پێویستە هەر ماڵێک لە وەرزی زستاندا 4 بەرمیل نەوتی پێ بدرێت تاوەکو کارەبا بۆ خۆگەرمکردنەوە بەکار نەهێنێت. بەڵام هەندێک کەس پێی وایە ئەم پرۆژێش کێشەکە چارەسەر ناکات، چونکە ئەگەر ئەو نەوتە بدرێتە هاوڵاتیان کێ گرنتی ئەوە دەکات کە نەوتەکە نافرۆشتنەوە. بەڵام عەبدوڵای مەلانووری ئەو پەرلەمانتاری کە بیرۆکەکەی گەڵاڵە کردووە ئاماژە بەوە دەکات کە ئاسانترین ڕێگە هەیە بۆ چارەسەرکردنی ئەم ئاستەنگەش، ئەویش بەوەی کە بڕی پێویستی نەوت بە نرخێکی هەرزان لە بازاردا هەبێت و هیچ کەس پێویستی بەوە نەبێت کە نەوت بکڕێت، چونکە مە هاوکێشێکی ئابووریە، هەر شتێک لە بازاردا زۆر بوو قەبارەی کڕیارەکانی بەقەت قەبارەی کەرەستەکە نییە. هاوکات وەزیری کارەباش پرۆژێکی ئامادە کردو لەو پرۆژێشدا باز لەوە دەکرێت کە 750 کیلۆوات کارەبا بۆ هەر ماڵێک دیاری بکرێت و بۆ ئەم بڕش تەنها 15,000 دیناری لێوەربژیرێت. بەڵام هەر کەسێک لەسەر و ئەم بڕە کارەبایی بەکارهێنا دەبێت بە هەمان نرخی بەرهەمێنانی کارەباکە پارەی لێوەربژیرێت. بەپێی لێکۆڵینەوە زانستیەکانیش بەکاربردنی کارەبا لە بری زۆپا یان ئامێرەکانی تری گەرمکردنەوە دەرەنجامی ئەوەیە کە نرخی ئەو بڕە کارەبایی کە لە گەرمکردنی ژوورێکدا بەکاردەهێنرێت زۆر هەرزانترە لە نرخی ئەو نەوت و سوتەمەنیەی کە بە هەمان گڕوتین ژوورێک گەرم دەکات. پسپۆڕێکی بواری گەرمی لە هەرێمی کوردستان لێکۆڵینەوەیەکی زانستی لەو بارەیەوە ئەنجام داوە و لەو لێکۆڵینەوەیەدا زۆر بە ئاسانی ئەو پاڵنەرانە ڕوون دەبێتەوە کە هاوڵاتیانی کوردستان وا لێ دەکەن کارەبا لە جێی نەوت و گاز بەکاربهێنن. بەپێی ئەو لێکۆڵینەوە زانستیە کە نیاز تاهر عەزیز خاوەن بڕوانامەی ماستەر لە سێڵمەر پاوەر واتە ئەندازیاری توانای گەرمی و سەرۆکی بەشی فرۆشتنی وزە لە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای هەولێر ئەنجامی داوە، ئەگەر زۆپایەکی جۆری تۆربۆ بۆ ماوەی 30 ڕۆژ بە بەردەوامی لە هەر ڕۆژێکدا 10 سەعاتدا بگیرسێت و گەرمی ببەخشێت، بەکارهێنەر پێویستە بڕی 77,150 دینار بداتە حەقی ئەو نۆت و سوتەمەنیەی کە زۆپاکە سەرفی کردووە. بەڵام ئەگەر هیتەرێکی کارەبا بە هەمان توانای گەرمی بۆ ماوەی 30 ڕۆژ و بە بەردەوامیش ڕۆژانە 10 سەعات گەرمی ببەخشێت، بەکارهێنەر تەنها 15,750 دینار پارە دەدات. کەواتە ئەوە ڕوون دەبێتەوە کە بەکارهێنانی کارەبا لە بری سوتەمەنی هۆکارێکە بۆ بە فیڕۆچوونی ئەو وزەیە. هۆکاری ئەمەش نەبوونی سوتەمەنی پێویستە لە وەرزە ساردەکاندا بۆ خۆگەرمکردنەوەی هاوڵاتیان. کە تۆ نەتوانیت بۆ نمونە پێداویستی خەڵک لە خۆگەرمکردنەوە دابین بکەی، ئەو کاتە خەڵک ناچارە بێت بۆ خۆگەرمکردنەوە، بۆ گەرمکردنەوەی ئاو، بۆ ڕووناکردنەوە زیاتر لە پێویست، زیاتر لەو ستاندارەی کە هەیە لە وڵاتانی پێشکەوتووە سوود لە وزەی کارەبا وەربگرێت. واتە تۆ بۆ ئەوەی بتەوێ بە شێوەیەکی دروست قسە لەسەر بڕی بەکارهێنانی کارەبا لە هەرێمی کوردستانە بکەی بەو شێوەیە کە لە وڵاتانی پێشکەوتووە هەیە، ئەبێ پێداویستەکانی تری ژیانی خەڵک پڕ کرد بێتەوە. واتە ئەبێ توانی بێت ئەو پێویستیانە بە شێوەیەک دابینکەی کە خەڵکی بە پێی پێویست بۆ نمونە بۆ ڕووناکردنەوە سوود لە کارەبا وەربگرێت. بەڵام لە هەرێمی کوردستانە ئێمە ئەزانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی نەوتەوە هیتەر بەکارەهێنێ، بۆیلەر بەکارەهێنێ و زۆر جار جۆرێک لە گڵۆپی ڕووناکردنەوە بەکارەهێنێ کە لەگەڵ ڕووناکردنەوە وزەی گەرمیش ئەبەخشێ کە هەموو ئەمانە بڕێکی زیاتر لە پێویست کارەبای ئەوێ و بۆیە لە دۆخێکی لەم جۆرەیە گوشارەکانی سەر تۆڕی کارەبا و سەر وێزگەکانی کارەبا زیاترە لەوەی لە وڵاتێکی ترا هەیە. بۆیە کاتێکا حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت قسە لەسەر ئەوە بکە ستاندار ئەبێ چۆن بێ، ئەبێ هاوڵاتیەک بەشداربوویەک چەند کارەبا با بڵێن خەرج بکە، ئەو کاتەی یاخود چ کاتێک حکوومەت ئەتوانێت کۆنتترۆلێک دانا لەسەر بڕی خەرجکردنی کارەبا لەلایەن بەشداربوویەکەوە، ئەو کاتەی پێداویستەکانی تری ژیانی بۆ دابین کردبێ. ئەگەر نا تۆ لە قۆناغێکە کە هاوڵاتیەک لە ماڵەکەی خۆیە
بڕی لە وەرزی زستانە با بڵێن بڕی پێویست لە سوتەمەنی نییە نەوتی نییە و لە هەمان کاتە ڕەنگە گیرفانیشی خاڵی بێ و داهاتی ڕۆژانەی کەمە و ناتوانێت بڕوان نەوت بکڕێ لە وەرزی زستانە ناچارە پەنا بۆ جیهازێک ئامێرێکی گەرمکردنەوە بە کە ڕەنگە نرخەکەی زۆر کەمتر بێ و ئەو بڕە کارەبایی کە لە بەردەسایەتی سوودی لێ وەرەگرێ بۆ خۆگەرمکردنەوە لەبەر ئەمەیە بێگومان تۆڕەکانی کارەبا فشاریان لەسەر دروست ئەبێت و لە نەتیجە ئەتوانین بڵین زیانی گەورە بە تۆڕی کارەبا و وێزگەکان و ئەمڕازەکانی کارەبا ئەبێت. سۆپایەکی جۆری تۆربۆ بە قەبارەی 4.7 لیتر توانای بەخشینی 10300 BTU گەرمی هەیە لە کاتژمێرێکدا. لە هەر کاتژمێرێکدا 294 میلیلیتر نەوت بەکار دەبات و 185 تەنێک گەرمی دەبەخشێت. لە هەر ڕۆژێکدا دە کاتژمێر کار بکات لە مانگێکدا 88.2 لیتر نەوت بەکار دەبات. بەم پێیە 88.2 لیتر نەوت جارانی 875 دینار نرخی لیترێک نەوت یەکسانە بە 77,175 دینار. بەڵام ئەگەر بە هەمان قەبارە و بە هەمان توانای بەخشینی گەرمی هیتەرێکدا بگرسێت، هیتەرێکی کارەبایی بە توانای بەخشینی 10300 BTU گەرمی لە کاتژمێرێکدا و واتە بە هەمان قەبارەی سۆپایەکی نەوت پێویستی بە 3 کیلۆوات کارەبا هەیە. ئەگەر هیتەرێکی کارەبا بۆ ماوەی 10 کاتژمێر ڕۆژانە و بە بەردەوامی لە مانگێکدا کار بکات 3000 وات کارەبا بەکار دەبات. 3 کیلۆوات کارەبا جارانی 10 کاتژمێر جارانی 30 ڕۆژ یەکسانە بە 900 کیلۆوات کاتژمێر. بڕی کارەبای بەکارهاتوو جارانی نرخی کارەباکە یەکسانە بە 15750 دینار. کەواتە لەم لێکۆڵینەوەیەوە ئەوە ڕوون دەبێتەوە کە بەدەستهێنانی گەرمی لە ڕێگەی کارەباوە 120 نرخی ئەو گەرمیەیە کە لە ڕێی نەوتەوە بەدەست دێت. ئەمەش هاندەرێکی باشە بۆ ئەوەی هاوڵاتیانی کوردستان لە بری نەوت کارەبا بۆ خۆگەرمکردنەوە بەکاربهێنن. سۆپایەکی جۆری تۆربۆمان هەڵبژارد کە قەبارەکەی 4.7 لیتر گاڵۆنە و تانچەکەی ناوی و توانای بەخشینی 10300 BTU پێر ئەوەرە واتە 0.85 تەن گەرمی. ئێمە کە دەڵێن سپلیتێکی 1 تەن ینی لە 1 تەن کەمتر گەرمیمان دەبەخشی. ئەو سۆپایە لە ماوەی 30 ڕۆژ و ڕۆژانە ئەگەر 10 کاتژمێر دایبژیرسێنین ئەوە مانگانە 88.2 لیتر سرف دەکا نەوت سرف دەکا. ئەگەر بین بە بەراورد بیکەنە بە نرخی ئێستای بازار هەر لیترێک سوتەمەنی نەفرەت بە 875 دینارە. واتە لە مانجێکدا ئەو 88.2 لیترا دەکاتن 77,175 دینار. ئەگەر هاوڵاتی ئەو سۆپایە بەکاربێنی لە خلالی 30 ڕۆژ و ڕۆژانە 10 کاتژمێر مانگانە 77,175 دینار دەدات لۆ ئەوەی خۆی گەرم کاتەوە لە بۆ ماوەی ئەو ماوەی کە باسم کرد. بەڵام ئەگەر ئێمە بین هەمان ئەو گەرمیەی کە 10300 BTU پێر ئەوەرە بیبەخشێ بەڵام بە هیتەرێکی کارەبا ئەوە پێویستمان بە هیتەرێکی 3 کیلۆواتیە. بە زمانێکی سادەتر هیتەرێکی سێشیشی هەرشیشی 1000 وات 3000 وات 3 کیلۆوات. ئەگەر بین بڕی ئەو کارەبایی کە ئەو هیتەرە خەرجی دەکات لە ماوەی مانگێک 30 ڕۆژ و ڕۆژانە 10 کاتژمێر دەکاتن 900 یەکەی کارەبا 900 کیلۆوات ئەوە.
ئەو 900 کیلووات ئەوەرە نرخەکەی بەپێی نرخی ئێستای سێکتەری ماڵان لە وەزارەتی کارەبا دەکاتن 15750 دینار کەواتە چمان لە بۆ بەدیار کرد لە ماوەی 30 ڕۆژ و دە کاتژمێر ڕۆژانە نەفتەکە کردی 175 دینار بەڵام کارەبایەکە نرخەکەی دەکا 15750 نرخی کارەبایەکە دەکا 120 نرخی نەوت ئەوەمان لە بۆ بەدیار دێخی کە نرخی نەوت زۆر بەرزە بۆیە هاوڵاتی پەنای بردووە لە بۆ کارەبا بۆ مەبەستی خۆگەرمکردنەوە ئەگەر نرخی نەوت دابەزێ بەپێی ئەو لێکۆڵینەوەی ئێمە بێتە بەرمیلێک ببتە 35,000 دینار ئەوە نرخی کارەبا و نرخی نەوت هەمان سەرفیاتە خەرجکردنە لەسەر هاوڵاتی پێم وایە تا ئەو کاتەی حکوومەت پێداویستەکانی خەڵدابین نەکا مافی ئەوەی نییە بە هاوڵاتیان بڵێ چەند کارەبا بەکاربێن ڕۆژانە حکوومەت ئەرکێتی کە لە وەرزی زستانە بۆ هەر خێزانێک ئەو بڕە پێویستە لە سوتەمەنی کە پێویستەتی بۆی دابین بکە تۆ کاتێکە نەوتی بۆ هاوڵاتیان دابین کرد ئەو کاتە ئەتوانی پێیان بڵێ بۆتان نییە کارەبا لەوە زیاتر بەکاربێنن و ئەگەر کارەبای زۆر بەکاربێنن نرخەکەی لەسەر ئێوە گرانەکەم بەڵام کاتێکە حکوومەت ئەمەی نەکردووە ئەمافەی نییە و لە بیرمان نەچێت کاتێک هاوڵاتیەک لە ماڵەکەیە سوتەمەنی نەبێ بۆ خۆ گەرمکردنەوە بۆ گەرمکردنەوەی ئاو ئالەو کاتەیە ڕێگەشی پێ نەدەی کە لە ڕێگەی کارەباوە خۆی گەرم کاتەوە بێگومان خۆی خێزانەکەی ماڵ و مناڵی بە تەندروستی باجەدا و هیچ لە هاوکێشەیەکی لەم جۆرە تۆ ناکرێ بە هاوڵاتیان بڵێ با بڵێن بمرن بەڵام لە پێناوی ئەوەی کارەباکە بە فیڕۆ نەچێت لەبەر ئەوەی فشار لەسەر تۆڕەکانی کارەبا دروست نەکەی ئەمە لە ئەساسە هاوکێشەیەکی ئۆکۆتن نەشیاوە بۆیە کاتێکا حکوومەت مافی ئەوەی هەیە لە ڕێگر بێت لە بەردەم هاوڵاتیان ئەو کاتێک پێداویستەکانی تری بۆ دەستەبەر کرد. وەزارەتی کارەبا لە هەر ڕۆژێکدا بڕی 300 میلیۆن پێ سێجا گازی سروشتی و 6 میلیۆن و 200 هزار لیتر گازوایل لە وێزگەکاندا دەسووتێنێت بۆ بەرهەمهێنانی کارەبا. بەرهەمهێنانی 1 کیلۆوات کاتژمێر کارەبا بڕی 200 دیناری عراقی تێدەچێت و بە 15 دینار دەدرێت بە هاوڵاتیان. لە ئێستادا واتە لەم وەرزەدا کە خواست لەسەر بەکارهێنانی کارەبا کەمترە بە بەراورد بە وەرزی سەرما بڕی کارەبای بەرهەماتوو 1640 مێگاواتە. لە وەرزە ساردەکاندا ئەم بڕە لە کارەبای بەرهەماتوو هەڵدەکشێت بۆ نزیکەی 2000 مێگاوات و کەچی هێشتا بەشی ئەوە ناکات کارەبای بەردەوام بدرێتە هاوڵاتیان چونکە بەشی زۆری ئەم کارەبایە لە ڕێی ئامێرەکانی خۆگەرمکردنەوە بە فیڕۆ دەڕوات لەوانە هیتر کە زۆرترینی بڕی کارەبا دەخوات. ئەمەش لە کاتێکدایە کە بڕی زۆری کارەبای هەرێمی کوردستان لە ڕێی سوتەمەنیەوە بەرهەم دێت واتە بۆ بەرهەمێنانی کارەبا دەبێت نەوت و گاز و گازوایل بسووتێنرێت کەچی کاتێک ئەم سوتەمەنیە دەبێت بە کارەبا جارێکی تر لە ڕێی هیتر و ئامێرەکانی تری خۆگەرمکردنەوە بەکار دەبرێتەوە کەواتە ئایا باشتر ئەوە نییە کە حکوومەت لە بری ئەوەی سوتەمەنیەکەی بۆ بکات بە کارەبا و کارەباکەی بداتێ و جارێکی تریش ئەم کارەبایە ببێتەوە بە گەرمی ڕاستەوخۆ سوتەمەنیەکەی بداتێ؟ بۆچی هەموو ساڵێک لە وەرزی زستان کێشەی کارەبامان توش دەبێت و بە بەراورد ئەم ساڵ بە پێی زانیاریەکانی وەزارەت بڕی کارەبای بەرهەمە هاتوو زیاترە لە ساڵی پار بەڵام ساڵانە لە زستان تووشی بارزۆری دەبی و تۆڕەکانی کارەبا ناتوانانی کارەبا بدێ هاوڵاتی ئەوەش سەبەبەکەی ئەوەیە هاوڵاتی پەنا دەباتە بەر کارەبا بۆ مەبەستی خۆگەرمکردنەوە بەڵام بەپێی ئەو زانیاریانی ئێمە و خەڵکیش شارەزاییان هەیە هەر لە وڵاتەکانی جیرانمان ئێران بگرە خۆگەرمکردنەوە وەسیلەی خۆگەرمکردنەوە کارەبا نییە غازە و نەوتە و ئەو سیستمانەی کە لە کۆمەڵگا و لە گەڕەکەکان دانرایە بۆ گەرمکردنەوەی ماڵەکان ئەوە فاکتەرێکی گرنگە کە تەسیری کردیە لەسەر ئەوەی تۆڕەکانی کارەبا لە زستان بارێکی قورسی دەکەوتە سەر
و ناتوانین ئێمە ئەو کارەبایە بە تەواوی بدەین هەر ئەو کارەبایە و کەمتریشە لە بەهار و پاییز کە هاوڵاتی لە سنووری 23 بۆ 24 سعات کارەبای دەبێت بەڵام کە زستان دێ بە سەبەبی داگیرسانی هیتەر و سپلیت بڕی کارەبایەکە تۆڕەکانی کارەبا باریان قورس دەبێت ناتوانانی ئەتۆ کارەبای بدێ هاوڵات بەداخەوە لەبەر ئەوەی کە نەوت و غاز وەکو پێویست لە هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیان دابین دەکراوە و ڕەنگە ئەو نرخەشی کە دانراوە لەسەر ئەو بڕە نەوتە و غازی کە دابین دەکرێت نرخێکی زیاد بێ و زۆر بێت ئەمە بۆتە هۆی ئەوەی کە لە لایەکی ترەوە بێگومان نرخی کارەباش هەرزانە بۆتە هۆی ئەوەی کە هاوڵاتی لە جیاتی ئەوەی نەوت و غاز بەکارهێنێت بۆ گەرمکردن یا گەرمکردنەوە پەناباتە بەر کارەبا چونکە نرخی کارەبا کەمە لە هەمان کاتیشە بێگومان ئامرازێکی پاکترە و ئاسانترە بەکارهێنانی هەرزانیشە بێگومان ئێمە ئەبێ کاتێک ئەتوانین کێشەی بەکارهێنانی کارەبا بۆ گەرمکردن چارەسەر بکەین یا کەم بکەینەوە کاتێک کە هاوڵاتیەک زۆپایەک لە باڵەکەی خۆیان بەکارهێنرێت و لە هەمان کاتە هیتەرێکیش بەکارهێنرێت ئەبێت نرخی تێشچووی کارەبای هیتەرەکە بۆ ئەو هاوڵاتیە دووقات و سێقاتی نرخی تێشچووی بەکارهێنانی زۆپاکە بێت ئەو کاتە بێگومان لە ڕووی ئابوووریەوە هاوڵاتی ناچارە کە زۆپاکە بەکاربێنێت تامان ئەمە بە دوو شێواکرێت لەلایەکەوە بە زیادکردنی نرخی کارەباکرێت لەلایەکی ترەوە بە کەمکردنی یا کەمکردنەوەی نرخی نەوت و غازەکرێت سوتەمەنی ئەکرێت بۆ ئەوی بێگومان لە ئەنجامە هاوڵاتیش تووشی زەرەر و زیان نەبێت بڕی سوتەمەنی بەکاربراو بۆ بەرهەمێنانی کارەبا لە ڕۆژێکدا وەزارەتی کارەبا لە هەر ڕۆژێکدا 300 ملیۆن پێسێجا گازی سروشتی دەسووتێنێت بە هەمان شێوە لە ڕۆژێکدا بڕی 6 ملیۆن و 200 هزار لیتر گازوایلیش دەسووتێنێت کارەبای بەدەستهاتوو لەم ڕێگەیەوە جگە لە بڕێکی کەمی بەنداوەکان 1740 مێگاواتە هەر کیلۆوات کارەبایەک جگە لە موچەی کارمەند و تێچی وەزارەتی کارەبا 200 دیناری تێدەچێت و بە 15 دینار دەدرێت بە هاوڵاتیان بەپێی لێکدانەوە زانستیەکان بە سووتاندنی 266 میلی لیتر گاز تەنها 1 کیلۆوات کاتژمێر کارەبا بەرهەم دێت ئەگەر 20 لیتر نەوت بسووتێنین بڕی 700 هزار BTU گەرمیمان دەست دەکەوێت بەڵام ئەگەر 20 لیتر گاز بسووتێنین بۆ ئەوەی کارەبای پێ بەرهەم بێنین پاشان کارەبا بەرهەماتووەکە لە گەرمکردندا بەکاربهێنین ئەوا 255 هزار BTU گەرمی بەدەست دێت کەواتە لەمەوە ئەوە ڕوون دەبێتەوە کە لە هەرێمی کوردستاندا لە ڕێی بەکارهێنانی کارەبا بۆ خۆگەرمکردنەوە بڕێکی زۆر سوتەمەنی بە فیڕۆ دەچێت کە لە بەرهەمێنانی کارەبادا سەرف دەکرێت BTU واتە یەکەی گەرمی بەریتانی ئەمە زاراوەیەکی جیهانیە و بەکاردێت بۆ پێوانەکردنی یەکەی گەرمی لە زۆربەی وڵاتانی جیهانیشدا یاخود با بڵین وڵاتانی پیشەسازی 160 بۆ 170 کارەبای بەرەماتوو بۆ بواری وەبەرهێنان و پیشەسازی دەڕوات و تەنها 130 بۆ ماڵانە بەڵام لە هەرێمی کوردستان ئەمەش پێچەوانەیە واتە 170 کارەبای بەرەماتوو بۆ ماڵانە و 130 بۆ بوارەکانی تر ئەگەر 20 لیتر گاز بکرێتە زۆپایەک 600 هزار BTU گەرمی بەدەست دێت بەڵام ئەگەر هەمان بڕگاز بکرێتە مۆلیدەیەک و کارەبای مۆلیدەکە بۆ هیتەرێک بەکاربێت بڕی 255 BTU گەرمی لە هیتەرەکەەوە بەدەست دێت کەواتە لەم هاوکێشەیەوە ئەوە ڕوون دەبێتەوە کە لە وەرزی زستاندا لە هەر 20 لیتر گاز 445 هزار BTU گەرمی بە فیڕۆ دەڕوات ئێمە 5 هێندەی هندستان تاوان بۆ هەر نەفرێک کارەبا بەکارهێنی 5 هێندەی وڵاتی وەکو هندستان ئەگەر بەراوردی هەرێمی کوردستان بکەین لەگەڵ وڵاتی وەکو ئیندونۆزیا کە لە ڕووی پیشەسازیەوە تەنانەت بێگومان هندستانیش زۆر لە کوردستان پێشکەوتوترن ئێمە 5 هەندەی نەفرێکی ئیندونۆزی کارەبا بەکارهێنی ئێمە نەفرێکی ئێمە لە نەفرێکی چینی کارەبا زیاتر بەکارهێنی هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەیە کە شێوازی بەکارێنین ئێمە بەکارهێنانی کارەبا لەلایەن هاوڵاتیانی ئێمەوە شێوەیەکی ڕێک و پێک نییە شێوەیەکی گونجاو نییە و زیادەڕێوی دەکرێت لە بەکارهێنانی کارەبا لە پێشکەوتوترین وڵاتی دنیاە ئەگەر نرخی کارەبا کەم بێت کارەبا هەرزان بێت هەمان ئەو ڕەفتاری کە هاوڵاتی هەرێمی کوردستان ئەکات ئەو هاوڵاتیش هەمان ڕەفتارەکە
واتە کارەبا بەکاری هێنێ بۆ زۆربەی ئەو شتانی کە پێویست ناکە بەکاری بێنێت لە ماوەی 6 ساڵی ڕابردووە ساڵانە نزیکی لە سەدا حەفدە داخوازی کارەبا زیادی کردووە کە ئەمە بەڕاستی بڕێکی یەکجار زۆرە و لە هیچ وڵاتێکی دنیاە ئەم شێوازە زیادبوونەی داخوازی بەدی ناکرێت ئەمەش بێگومان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان وەکو پێویست بە شێوێکی تەندروست بڕی ئەو کارەبایی کە هەیە بەکاری ناهێن وەک دەوترێت گوێ شەیتان کەڕبێت و ئەم قسەیە نەبیستێت خۆ گەربێت و هەڵکەوتە سروشتی و جیۆلۆجیەکانی ئەم هەرێمە بە جۆرێک بووایە کە نەوت و گازی سروشتی لە بنخاچی هەرێمەکەدا نەبووایە ئەوە دەبوو بۆ پڕکردنەوەی خواستی خەڵکی ئەم هەرێمە لە دابینکردنی وزەی کارەبا تەواوی بوجە و داهاتی هەرێمەکە سەرف بکرایە تاوەکو تەنها چەند کاتژمێرێک کارەبا بدرایەتە هاوڵاتیان. لە ئێستا سیستمی دابشکردنی نەوت بەسەر ماڵانە لەسەر بنەمای پلیتە ئەخۆت پیتاقەیە لە ساڵێکە 3 پیتاقە ئەدرێ بە هەر خێزانێک و زۆر جار بەشە نەوتی خێزانەکان لە کاتی خۆیان ناگا و زۆر جار وەرزی زستان تەواو ئەبێ بەشە نەوتەکە نەگەیشتووە و گرفتێکی تری ئەوەیە کە زۆربەی خێزانەکان یاخود بەشێکی زۆر لە خێزانەکان بە تایبەت لە دەرەوەی شار لە گوندەکانە لە ناحەکانە لە قەزاکانە بەهۆی دەستکورتیەوە ناچارن لە کۆی 3 پلیتەکەیان 2 پلیتی بفرۆشن بۆ ئەوەی پارەی پلیتی سێم بەدەست بێنن کە بتوانن بڕۆن بە شنەوتەکەیان وەرگرن لەبەر چی لەبەر ئەوەی بۆ هەر بەرمیلێک نەوت 41,000 دینار وەرەگیرێ بۆ هاوڵاتیە کە دەستی کورتە ناتوانێت ئەم بڕە پارەیە دابین بکە لەسەر ئەو بنەمایە ئێمە پرۆژەیەکمان ئامادە کردووە و ماوەیەکە پێشکەشی سەرۆکاتی پەرلەمان کراوە و خۆشبەختانە 50 پەرلەمانتاریش پشتیوانی کردووە لە پرۆژەکەی خۆمانە داوامان کردووە لە وەرزی زستانە بە دیاریکراوی هەموو خێزانێک 4 بەرمیل نەوتی پێ بگات و بۆ هەر بەرمیلێک تەنها بڕی 15,000 دیناری لێوەربگیرێ واتە 4 بەرمیل نەوتەکە بە هەموویەوە 6,000 دینار بێ بەڵام کاتێکە خێزانێک لە سەروی 4 بەرمیلەکەەوە بۆ نمونە پێویستی بە بەرمیلی 5 و 6 هەیە ئەو کاتە ئەشێ بەرمیلی 5 و 6 بە نرخێکی گرانتر بێ و گرنگی ئەم پرۆژەی ئێمە جگەلەوەی هاوکاریەکی گەورەیە بۆ هاوڵاتیانی کوردستان لە هەمان کاتە بارقورسێکی گەورە لەسەر تۆڕەکانی کارەبا کەمەکاتەوە واتە ڕەنگە ینی بە پێی بەدەڵاچوونەکانی ئێمە ڕەنگە لە ماوەی ساڵێکە بۆ پێدانی هەر 4 بەرمیل نەوت بە هەر خێزانێک بۆ نمونە پێویستمان بە 50 میلیارد دینار بێ بەڵام لە بەرامبەردا لە ڕێگەی ئەم 50 میلیارد دینارەوە ڕەنگە زیانی 250 میلیارد دینار لەسەر تۆڕەکانی کارەبا نەهێڵرێت دیارە وەزیری کارەبا لە دانیشتنێکمان پشتیوانی ئەم پرۆژەی کردووە پرۆژەکەی بە تەواوی پێ باشە و لایەنێکی تری گرنگی ئەم پرۆژەیە ئەوەیە کاتێکە هاوڵاتی نەوتی پێویستی لە بەردەسانیە نەخۆشەکەوێ ینی کۆمەڵگەیەکی نەخۆشی ئەبێ و لە هەمان کاتە کەسێک کە نەخۆشەکە ئەبێ بچێتە دکتۆر ینی پێویستی بە جارێکی تر لێرەشەوە پێویستی بە خەرجی هەیە بە پارە هەیە بۆ ئەوەی دەرزی و دەوا و دەرمان وەرگێ ئەمەش جارێکی تر لەسەر شان و لەسەر ژیانی خەڵک ئەکەوێت داتا و زانیاری و لێکدانەوەکانی ئێمە تا ئەم ساتە ئەوە ڕوون دەکاتەوە کە بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان هیچ کاتگوێ بەوە نادات کە دابینکردنی کارەبای تەنها یەک گڵۆپی ناو ماڵەکەی ئەو بڕێکی زۆر پارە و داهاتی گشتی تێدا سەرف دەکرێت و ئەگەر بە ویژدانەوە مامەڵە لەگەڵ وزە و سامانی گشتی بکرێت پێدەچێت بڕێکی زۆر پارە بۆ خەزینەی گشتی بگەڕێتەوە
بەڵام بەهۆی ئەوەی بەشێکی زۆر لە بەرپرسانی ئەم هەرێمە لە ئێستا و ڕابردوودا بە شێوەی جۆرا و جۆر و لە ڕێگەی گەندەڵی و خراپ بەکارهێنانی داهاتی گشتیەوە زیانێکی زۆریان لە داهاتی گشتی هەرێمەکە داوە و تا ئێستاش گەندەڵی و ناشەفافی لە بەکارهێنانی داهات و سامانی خەڵکدا لە پلەیەکی بەرزدایە لە ڕووی دەرونیەوە خەڵکی ئەم هەرێمە بە ئاسێکی بەرز تووڕەن و لە شێوە گشتیەکەیدا لە ناخی تاشی کوردیدا ئەوە چەسپیوە کە گەڕانەوەی هەر دینارێک بەهۆی دەستپێوەگرتنی ئەوانەوە بۆ خزێنەی گشتی ناکاتە ئەوەی کە ئەو بڕەپارەیە بۆ گیرفانی تەواوی خەڵکەکە دەگەڕێتەوە چونکە تا ئێستا خەڵکی ئەم هەرێمە نازانن پارە و داهاتی گشتی هەرێمەکەیان چۆن و لە چیدا سەرف دەکرێت ئەوەی تا ئێستا لەم بەدواداچوونەدا قسەی لەسەر نەکراوە دامەزراوەیەکی دەوڵەتە بە ناوی وەزارەتی کارەبا ئەم دەستگایە بڕێکی زۆر پارە و سامانی هەرێمەکە بەکار دەبات بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا بەڵام تا ئێستا ئەم وەزارەتە نەیتوانیوە بە شێوەیەکی پرۆفشناڵانە وزەی کارەبا بەسەر هاوڵاتیاندا دابش بکات و نەشی توانیوە بە شێوەیەکی زانستیانە ئەم وزەیە ئاڕاستە بکات بۆ نمونە لە زۆربەی وڵاتانی جیهاندا بڕی سەدی هەفتای کارەبای وڵات بۆ بواری پیشەسازی و بەرهێنان دەڕوات و تەنها سەدی سی ئەم کارەبایە بۆ ماڵەکان و بواری ڕووناکردنەوەیە بەڵام لە هەرێمی کوردستان ئەم هاوکێشەیە بە تەواوەتی پێچەوانەیە و بە پێی وتەی خودی بەرپرسانی وەزارەتی کارەبا لەم هەرێمەدا زیاتر لە سەدی هەفتای کارەبای بەرهەماتوو بۆ ماڵانە و تەنها سەدی سی بۆ بوارەکانی ترە جگە لە هەموو ئەم هۆکارانەی کە باسمان کرد کە کارەبای تێدا بە فیڕۆ دەڕوات وەزارەتی کارەبا نەشی توانیوە شێوازی دابشکردنی کارەبا ڕێک بخات بە نمونە تەنها لە سێکتەری دابشکردندا بڕێکی زۆر کارەبا لە هۆکارەکانی گەیاندندا بە فیڕۆ دەڕوات کە بە پێی وتەی خودی بەرپرسانی وەزارەتی کارەبا تا ئەو شوێنەی کە دەگاتە دەستی هاوڵاتیان نزیکەی 115 بۆ 120 کارەبای بەرەماتوو بە فیڕۆ دەڕوات سەرباری هەموو ئەمانش یەکێکی تر لە خەوشەکانی وەزارەتی کارەبا ئەوەیە کە وەزارەتێک کە تا ئێستا نەیتوانی بێت سنوورێک بۆ دام و دەستگاکانی تری خودی حکوومەتەکەی دابنێت کە بەڕێژەیەکی بەرچاو کارەبا بە فیڕۆ دەدەن ئیتر چۆن دەتوانێت سنوور بۆ هاوڵاتیان دابنێت کە ئەم وزەیە بە فیڕۆ نەدەن هەر بە نمونە وەزارەت و دام و دەستگاکانی خودی حکوومەت بە جۆرێک کارەبا بەکاردەهێنن کە سەرجەمیان بە ڕێژەیەکی بەرچاو قەرزاری وەزارەتی کارەبان و ئەم وەزارەتەش تا ئێستا نەیتوانیوە قەرزەکەیان لێوەربگرێتەوە یەکێکی تر لە هەر دیاردەنامەکانی دام و دەستگاکانی حکوومەت لە خراپ بەکارهێنانی کارەبا ئەوەیە کە بە ناوی جوانکاریەوە مکیاژی شەقام و شوێنە گشتیەکان بە کارەبا دەکرێت هەر بۆ نمونە بە وتەی بەرپرسانی وەزارەتی کارەبا لە هەرێمی کوردستاندا نزیکەی 500 کیلۆمەتر ئینارە واتە گڵۆپ و بلاژکتۆری سەر شەقامەکان هەیە کە ئەمەش بڕێکی زۆر لە کارەبای بەرەماتوو بەکار دەبات بە پێچەوانەشەوە هەندێک بۆچوونی زانستی ئاماژە بۆ دەکەن کە لە هیچ شوێنێکی دنیادا کارەبا بۆ جوانکاری بەکار ناهێنرێت جگە لەم جوگرافیایی کە ناوی هەرێمی کوردستانە ئێمە بۆ ئاراستەکردنی ئەم پرسیارانە و وەرگرتنەوەی وەڵامەکانیان بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ چاوەڕوانی وەزارەتی کارەبا بووین بەڵام ئەگەرچی سەرجەمی ئەو پرسیارانەمان ئاراستەی وەزارەتی کارەبا کرد بەڵام نە وەزیری کارەبا و نە هیچ بەرپرسێکی تری ئەو وەزارەتە ئامادە نەبوون وەڵامی پرسیارەکانی NRT بدەنەوە قەرزەکانی وەزارەتی کارەبا لەسەر دام و دەستگاکانی تری حکوومەت و هۆکارێکی تری بە فیڕۆدانی کارەبا بەهۆی خراپی هۆکارەکانی گواستنەوەی کارەباوە 115 بۆ 120 کارەبا بە فیڕۆ دەڕوات 500 کیلۆمەتر ئینارە واتە گڵۆپ و بلاژکتۆر بۆ میکیاژی شەقامەکان دانراوە وەزارەتی کارەبا 7 ملیار و 989 ملیۆن و 247,160 دیناری لە قەرزی وەزارەتەکانی تری حکوومەتدایە و تا ئێستا نەیتوانیوە لیان وەربگرێتەوە دام و دەستگاکانی حکوومەت لە هەولێر 49 ملیار و 669 ملیۆن و 536,737 دیناریان بەلاوەیە دام و دەستگاکانی حکوومەت لە سلێمانی 9 ملیار و 427 ملیۆن و 551,261 دیناریان بەلاوەیە دام و دەستگاکانی حکوومەت لە دوهۆک 11 ملیار و 882 ملیۆن و 159,162 دیناریان بەلاوەیە